مامۆستا من یەک کێشەیەکم هەیە لە ژیاندا. هەر کەسێک لەگەڵ هەر کەسێک کاتیەکەڵ ئەبم ئەم کەسە ناپاکیم لەگەڵدا ئەکات، لە کۆتاییدا تووشی ناخۆشی ئەبم لەگەڵیدا، ئیتر نازانم ئەمە باجی دڵسافی خۆمە ئەیدەم یا خراپی خەڵکیە. الحەمدولله وبه نەستەعین. عەزیزەکەم، بیکە یاسا لە ژیاندا زۆر بێ منەتانە بژی، منەتت بە هیچ کەس نەبێت جگە لە ڕەب العالەمین نەبێت، سرت بە هیچ کەسێکەوە مەیەشێنە. کێ هات ئەهلەن وەسەهلەن یا خوا بەخێر بێت، کێش ڕۆیشت خوا حەفیزی بێت، کەوابێ ئیعتەزیل ما یؤذیک. ئەمە بکە بە یاسا هەر شتێک هەر کەسێک لە ژیانتا ئەزیەت تێدا وازی لێ بێنە. ئەگەر نووری چاوتە، چاو چەند خۆشەویستە، ئەگە با لە ئازار عیلاجی بۆ وەرەگرین، بەڵام ئەگەر عیلاج چارەسەری نەکرد، ئەگە بە عیلاج چاک نەبوو، چاوم دەرەهێنم کە چەندێک خۆشم ئەوێت. کەواتە تۆ بە تەنیا دابنیشی، بەبێ ڕەفیق و دۆست دابنیشی، لە ماڵەکەی خۆتا دابنیشی، زۆر باشترە لەوەی کەوا ڕەفیقێک ئاوا عەزیەت بات. بەبێ چاو بسوڕێرەوە لە ناو کۆمەڵگایە بە نابینایی، زۆر باشترە لەوەی بە چاوێکەوە ئازارم بات. ئیعتەزیل ما یؤذیک وعەلەیکە بالخەلیل الصالح. بە دوای ڕەفیق و دۆستی صالحدا بگەڕێ، کەسێک خوات پێ بناسێنێ، کەسێک دەست و دەم و دڵی وەکو یەک وابێت، کەسێکی بەرژەوەندی خواست نەبێت، بۆ خوا لەگەڵ تا تێکەڵ بوو بێت، بۆ خوا لەگەڵ تا دۆستایەتی کرد بێت. وەقەلەما تەجیدهو. پیاوی صالح و ئینسانی باشش زۆر بەکەمی ماوە. ئەمە ئیمامی عومەر لە سەردەمی نبووەتە نەسیحەتی یەکێک لە ئەسحابەکانی خۆی ئەکات. فكيف ئەم سەردەمەی کەوا ئێستا خەڵکێک ڕەفیقتە، دۆستە، ئەوە نازانی تووشی گەورەترین مشکیلاتی لەگەڵیە لە کاتێکە هیچت نەکردووە. کەوابێ عەزیزەکەم، هەر کەسێ خۆشی ویستی خۆشە بێ، هەر کەسێ خۆشتی نەویستی خۆشەویستی بە زۆر نابێت. فما كل من تهواه يهواك قلبه. ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێت فەرمێت شەرت نییە ئەوەی تۆ خۆشت ئەبێ، ئەوەی دڵت بۆی ئەچێ، ئەو دڵی بۆ تۆ بچێ، ئەو تۆی خۆش بێت. ولا كل من صافيته لك قد صفى. شەرتش نییە تۆ دڵت بەرامبەر بە خەڵکی صافە، ئەو بەرامبەر بە تۆ صاف بێت. کەوابێت إذا لم يكن صفو الوداد طبيعة. ئەگەر خۆشەویستیەک دۆستایەتیەک طبیعی و سروشتی نەبوو، دوولایەنە نەبوو، هەردوو لا دڵیان بۆ یەکتری نەچوو، ئەو کاتە فلا خير في ود يجيء تكلفا. خۆشەویستیەکی واو بۆ چییە بە زۆر بێت؟ تۆ تەوێت بە زۆر خۆت بکەیتە خۆشەویستی ئەو کەسە؟ تۆ تەوێت بە زۆر ببیتە هاوڕێی؟ تۆ تەوێت بە زۆر سەردانی بکەی کاکە و حەزی بە تۆ نییە، حەزی بە مەجلیسی تۆ نییە، تۆ بۆ ئەڕۆی؟ عەزیز بژێ، كن عزيزا مرفوع الرأس في الدنيا. زۆر بەسەر بەرزانە بژی. عەزیزەکەم، لا يكن همك الناس. ئاوا بژی، خەم و پەژارەت خەڵکی نەبێت. الناس لا يعجبهم شيء. ئەمە بکە یاسا بەخوا ئێستا تەیارە دروستکە بۆ خەڵکە و خەڵکە جڵتە بۆ لێدات. هەزارەها کۆمێنتی ناشرێنی بۆ نووسێ. جاڵە تەیارە چییە؟ ئەمریکیەکان و ئەوروپیەکان چەندین ساڵە تەیاریان دروست کردووە. باشە، ئێستا لە ماوەی 24 ساعتا بڵێ من کارەبای هەموو ئەم کوردستان و عێراقادەم، خەڵک هەزارەها جنێوی ناشرینت بۆ نێرێت. بڕۆ کۆمێنتەکان و ئەو کاتە ئەڵێ ئەم خەڵکە چییە بۆ خاتری خوا. ولا يرضيهم أحد. خەڵک هیچ کەسێک ناتوانێت ڕازیان کات. خەڵک لە خوا ڕازی نییە. ئەجا گریمان هەموو خەڵک لە تۆ ڕازی بوو، هەموو خەڵک تۆیان خۆشویست. ئەوەنە لایکت زۆر بوو، ئەوەنە کۆمێنتت زۆر بوو، ئەوەنە شێرت زۆر بوو، ئەوەنە مەحەبەتیان هەبوو بۆ تۆ. ئەمە چه سوودێکی هەیە ئەگە خوا لێت ڕازی نەبێت؟ ئەگەر تۆ لە ئاسمانە معروف نەبی، با لە ئەرزا معروف بیت، چ قیمەتێکی هەیە؟ کەواتە ئەگە خەڵکیش هەمووی لێت تووڕە بێ، هەمووی تەوەلا بن لە تۆ، پشت لە تۆ بکەن، ئەگە خوا پشت لێ نەکاتەوە براوی عەزیزەکەم. یەکێک لە سەلەفی صالح فەرمێت من عرف الناس استراح. هەر کەسێک خەڵکی بناسێ ئیسراحەت دەکات. الناس معادن عەزیزەکەم. والله پیاوی وا هەیە هەتا ئێستا لەم کوردستانەیە بەس دەستی لە خەیرا هەبووە، بەس ئامۆژگاری خەیری خەڵکی کردووە، هاوکاری خەڵکی کردووە، لە باشە زیاتر بە خەڵکی نەوتووە. تووشی یەک فەزیحەتێک بێت کە ئینسان بەدەر نییە تووشی لەم شتانە بێت، تووشی گوناهەیە بێت، ئەم گوناهەی وە خەڵک ئاشکرا بێت. لە ماوەی یەک دەقێکە هەزارەها جنیە و هەزارەها سوکایەتی بەخۆی و خانەوادە و بنەماڵەکە یەکرێت. ئەو خەڵکەیەکەوە من و تۆ ئەمانەیە دڵیان ڕازیکەی. من عرف الناس استراحة. هەر کەسێ خەڵکی بناسی تر ئیسراحەتەکا بۆ خۆی. ئیمامی مالیک لە سەردەمی خۆیە ئەفەرمێت
منذ عرفت الناس لو كاتيك خلقي مناسيوة طبيعتي وسرشتي خلقي مناسيوة لم أفرح بمدحهم قد الخوش نبو مكاتي مدحي من ينكربيت ولم أكره مذمته قەتی شتێم ناخۆش نەبێ زەمی منیان کرد بێت چونکە من خۆم باشە ناسم ئێستا خەڵکی ئەگە مەدحی من کات من خۆم باشە ناسم و گاڵتەشم پێ بکات زەمیشم بکە هەر خۆم باشە ناسم کەوا بێت پێویست ناکا بە مەدحی خەڵک دڵخۆش بیت و بە زەمی خەڵکیش دڵناخۆش بیت بۆ خوا خۆت یەکلاکەرەوە هەموو شتێک یەکلاوێتەوە بۆت کەوا بێ ڕازیکردنی خوا ئەبێ مەهام و ئەبێ ئامانج و هەدەفی من و تۆ بێت ڕازیکردنی خەڵک بە من و تۆ ڕازی ناکرێت رضا الناس غاية لا تدرك إمام شافعي برحمة بيه أفمين رازي كردني خلقي هواية كنا كاتجه إن جاء أقرتو بتوي همو خلق ليد رازي بي ليد رازي نابت كوابي لناو أم جنقلستانية لناو أم غربتي إسلامية بيويست بشيها عليك بالخليل الصالح بدواي رفيقي باشا دست بقري أقر دست كوت نور على نور أقر دست نكوت وليسعك بيتك برو ببە ڕەفیق لەگەڵ مناڵەکانت ببە ڕەفیق لەگەڵ دایک و باوکتە بڕۆ خزمەتی دایک و باوکەکە ببە ڕەفیق لەگەڵ خێزانەکەت زۆر محتاجە بە قسەی خۆش زۆر محتاجە بە ئەوینی تۆ زۆر محتاجە بە ئامێزگرتنێکی تۆ مناڵەکانت زۆر محتاجن لە زەمەنی مۆبایل و مەشغەڵەتی خەڵکا زۆر محتاجن بە قسە خۆشەکانی تۆ محتاجن بۆی سەردانێکیان پێ بکەیت محتاجن بۆی کەوا گەڕانێکی شەرعیان پێ بکەیت سەفەر و سیاحەتێکی خۆشیان پێ بکەیت کەواتە دڵخۆشی ماڵەوەت زۆر لەوە باشترە کە بتەوێت ڕازی خەڵک لە خۆت ڕازی کەیت و ڕازی بوونی خەڵک بەدەست بێنیت ئەمە چەند وشەیەک بوو خۆی پەروەردگار بیکاتە توێشی قیامەت بۆ من و پاشان بیر جێگەی سود بێ بۆ هەموو لایەک